جاردن سلاف بینەر و گۆهدارن ڕووداوێ ئەم ئیرو لە جهەکێ گەلەکێ کورین جهەک نەبتنێ دەربڕینێ دیکە ژە جهەکی کو تێتە ئامادەکردن ji بۆی دروستکردنێ ji بۆی ئاواکردنێ لێ دەربڕینێ دیکە ژێ کوراتیا خەم و برینên خەلکێکی ku ev 5 ساڵە li benda dروستکردنا xaniyên xwe ne beşek ji xelkê şûqeyên ronakî pirsgirêka wan heye ev 5 sala kirêçîne xemên wan gelekî kurin em ê îro teksî remezanda beşek ji pirsgirêkên wan e dijbera pêşkêş bikîn hewl bidîn çareseriyekê jê re bibînîn. مشکلەی ئێوە چیە پێش ئێستاش ئێوە میوانی ڕووداو بوون بەڵێ تا ئێستا مشکلەی ئێوە تا ئێستا مشکلەی ئێمە ئەوەیە شوقەکانیان لێ ڕوخانین وتیان پاش 2 ساڵ بۆتانەکەینەوە پاش 2 ساڵەکە وتیان ئەم 6 وەرەقە حەقی 2 ساڵیان ناینە لە دوای 2 ساڵەکە وتی ئەگەر تەواومان نەکرد ئەیکەن بە 10 وەرەقە هیچ کەسێکمان نەدیوە لەو ساوە کە ئەم شوقانەیان ڕوخانەوە کەسێک نەهاتۆ بڵێز چیتانەوێت چیتان ناوێ یا کرێخانۆکەمان بەنیە هیچ شتێکیان بۆ نەکرد. ئەمە 3 ساڵە؟ بەڵێ ئەمە 3 ساڵە یەک کریان نەیاینەتێ هەر خۆمان ئەگەین منیش مانگی 6 وەرەقە ئەم بە کرێخانەوە تەقاعودێکەشم 500,000 بە 2 مانگ وەڵڵاوە بیلای خۆ ئاگای لێیە لە ڕەفیق و برادەری ئەسەنم لە ناسیایی ئەسەنم قەرزەکە ئەەکەم باشم ناکە کچم نەخۆشە مێردم جەڵدە لێ یاوە ئەو خەڵقەی ناو شوقەکەش زۆری ڕەش و ڕووتی تایە ئێستاش ئێمە داوە لە حکوومەتی هەرێمەکەین داوا لە کاگنەچیروانەکەین شتێکمان بۆ بکەن و ڕزگاروان بێت لەو تەنانە خۆی لە ڕوودا و منی دیبوو کە ئەم جارەش با بمبینێتەوە ساقەسەری خۆی و مناڵەکانی شتێکم بۆ بکە منێکی پیرێژن تازە ئەمرێکم سەرف کرد گوناح نییە ئێستا من لە کرێتیا بم لە پاش 50 ساڵ ئەوە شوقەکە ئێمە بە گەورەکان بڵێن ئەو ژنە زۆر گوناحە بێ دەرامەتە ئەوە حاڵەکەیەتی کوڕی خۆم خێرێکی گەورەیە ئەیکەی بە ساڵ خوا بەختێ باشکە ئیشەڵڵا باوکەکەی باو لوتفیە خان ئەم ڕۆسکی تێریش کەس ئاگای لە برسی نییە وە نییە بە قوربانی چاوە بە نەم بوو باشە دوای 25 ساڵ 25 ساڵ ئێستا 25 ساڵ لەم شوقەیا بووم 15 ساڵەکەی کەشی ئالەم هەرم گەڕەکانە بووم 35 ساڵە من لەو گەڕەکەم دەبم بە نەحەچی شوێنێک دڵم پێی ناکرێتەوە ڕاستە دەوێ دەمنش عمرەکەمەوە نەماوە هەتا عمرەکەم درێژکە مناڵەکانم بابێ خۆ ئەبینن ئەمە شوقی من بەحساب پرۆژەکە تەواو دەبی پرۆژەکە تەواو نەبوو کرێمان 3 ساڵە وەرنەگرتیە زۆربەی خاوەن شوقەکان بەحساب مستەفید بوون و شوێنی نیشتە جێبوونیان نەبوو تاکە شوێنی نیشتە جێبوونیان ئەو شوقانە بوو ئێستاش بە دوواداچوونمان زۆر کردیە بەڵام تا ئێستا نەگەیشتینە هیچ نەتیجەچی 50 بۆ 6 خاوەن شوقە کە بێ بووین بە کرێسی و کرێشمان وەرنەگرتیە باش کاندوزان ئێوە عقبتان کردووە بۆ 2 ساڵ شوقên wan temam bikin îcara 2 sala wedayêjî bûne 5 sal heta bikin 3 sala îcara xwe wernegirtir vê qeyrana darayî derser berî bexûçî ئەمەش لەو قەیرانی دارایی کاتی 2011 تەقدیممان کرد موافقەیان داینێ دیزاینمان دروست کرد دیزاینمان بردە شارەوانی تەزدیقیان کرد کاتی ئەو مەکتەبە و ئەو شوقانە تێکدەین دروست بکەینەوە لە کاتێک مەکتەبەکەیان لا نەدا ئەمەش کرێی 2 سارماندا خەرت قەیران بەسەداهات نەماتوانی بدەین ئێستا کەش ئەمە ڕازینە حازریشین ئەو مەکتەبانە لاکەون دەست بە ئیش بکەین من عقدم هەیە ئەو کاتەکە عقدم کردووە لەگەڵ کۆمپانیا لە عقدەکەی منە بە هیچ شێوەیەک قوتابخانەتیان نەبووە تێکدانی قوتابخانە یان نۆژەنکردنەوەی تەناش و قەی سێقات بڕوخێنێ حەفدەقات دروست کاتەوە 2 ساڵ
ئیجارم بداتێ با 2 ساڵەکە تەواو نەبوو 2 بەرامبەر ئیجارم بداتێ هیچ شتێک قوتابخانە ئیلا لە ڕۆژەی مندا نەبووە بەس زەمبی منیش نییە لە هەموو دنیام حکومەت یارمەتی مستەسمەر دەدا یارمەتی دەدا کە هەر مشکلێکی بلوێ حەلکە ئەگەر مەکتەب لانەکە یۆم کویشکە یەک بینا حازرا یەک بینە عازر جێ خەڵکی دەبتەوە ئەمە کەسە کرێچەکان هەموو مۆزەفین بازی یەک بێ کەس لە ئەوەی خۆی ناتێرە مشکانیمە بە هەندە مەجبور لەون بەخۆش وەزی هەمووان زانی زۆر فرسەتش لەگەری دانیشتی بە هەموو عەلەچی ببینەوە ئیشەکە بکرێ یعنی ڕەنگە مۆزەفم زۆرترین پاشەکەوتی موچە لە معاشی من کرێ کەتیمە کرێچاتی تا ئێستا موقفی نەبوو لە یەکمان کرێ هاوکاریمە بکاتە 2 ساڵم دا 2 ساڵیدا 3 ساڵم دەدەم لە پچماش پەیدا من عەردم هەیە شارەوانی مقەسڕە شارەوانی قوتاب زەمانی 3 ملیۆن دۆلار ئەمە بۆی هەر خەڵەتای عقدمان لەگەڵ زەلامەی کرد لەگەڵ کۆمپانیایان نانەوە زەلامەیەشکان بۆی هەر خەڵەتان 3 ملیۆن دۆلار عقد قوتاب زەمانی ئەو کابرایەکانی بابێک کری مەجموعە مانگەکی ئەو خەڵکێدا کە لە قەیرانێکی زۆر قورسین کەسی لێرە مەوجودە لا يزال بناوكين من نبتة إخراج لو كابري كامل ده لا يزال بيشتان كباچي يتامر دي شت ساوكاني دي بخفتي إرجاع لدزدا أمش كل الشهيد أستاذ زامية كزور زاد قري دانش نهاوكاني بما بكري ديكي هاد زارك ببيانو تسن كسك لا بيشتو إشينا إشكن بيانو مكتبة بيانو نية لسه خلق كيف دي بيانو ولا خلق خلق زور متساهل عيبيني أولو بيانو سيسا زور رازي مال خلقك كسر موظف شايان خان لو كسانني نزادي بقول المزارع كان له عقد فما هم كسر موظف إنساني زور بسيط لا بالعكس زور ممنون من خلقك هيز عيبي أما ممنونية أتوانيك شوي بأوام جيفان مكتب لا كريا من دز بيجدك دوكري كانت سكري كاني قدار تعود دم مكتب لا كدز بيجدكم موعدي بروجا بتسن خلاصة بيبوندك تسمية لا ناتي مكتب من قلت له مكتب لا عقدي مكتب نقلتونا كده بناء حفظ حاضرة بيكا دنا كريم بدكاكا تصالي كم بيكا شويني ما يتدكتو بخلط شو بزيادة أما كان طابق اسمه طابق طابق يتسوى الشقية يعني بس يخلط بزيادة اللي هي آسانة شويني كان شو الدنيا شويني كده أو بناء بتني دروز ناكري لو خم بيم دروز 6 مليون يوم صرف كرديا 6 مليون يوم صرف كرديا 15 يديش صرف كم شريعة خلق شيء كم درامتي تو كاك زارتو تقبلناك بشتك تنازل في وزارة بكي بلام بيت طبيعية ما بين صار يديش دانيش كريب دينو تو زراركي أواني تاورك دروس زرار ما كرديا مشكلة محل بكي إنزا مشكلة خور حلقة كاك ما لك پرۆژەی زانیاری پرۆژەی ئیسکا هەر هەمووی تەواو کاتە پرۆژە کە تەواو نەبوو خير بيت أكثر ومدام تكسر رمضان أمرو أويك بس لسريكين خلق الشبكة روناكية أبزان من ثلاثة هاي لسر موضوع حوان أول ودرينا شابري ماتكم أنا بتشن الجلوانة أخفتنا وور بجرين السلام بمشارح لێرە دا کێشەکە ئەوە دروست بووە کە بەڵێندەر دیارە نەتوانانی دەستکراوە بێت لەسەر هەموو پرۆژەکە کاری خۆی بکات ئەمە خطوەیەکیانە خطوەی دووەمیان بەڵێندەر پابەندی ئەم گرێ بەستێ بێت لەگەر هاوڵاتیان ئەم دێ گلەیەن خەلکی وازن لەدوانە ئەم دەش دەبێوان بخۆ گولەبی ئەمێنو کە بگەهی ناوێ دەرێ وگۆل ئەخنێنوان بی بەرسبەوە بووان چیە مشكلة خلقي شو حكاني هناكي 2 صالة 2 صالة تنها كريوة يعني بتوه 6 صالة لسه حسابي خويا نشي بله كاك دلزار عليه مشكلة لمكتبة كان لا ببري من إيش كان يخوم دس بيكب مشكلة لتشياية
بەڵێ بێگومان ئەو پرۆژەیە کە دەستی بەکار کردووە لە 2011 تەقدیمی سەرۆکاتی شارەوانی کردووە و کە ڕێگە پێدانی وەرگرتووە بە ڕوخانی بینایەکە بێگومان ئەو کە دیارە دەبی لەلایەن ئەو هاوڵاتیانەوە کە خاوەنی شوقەکان بووینە تەخویل کرابێ ئایا وەکالەتیان بۆ کراوە یان بە هەر شێوازێکەوان ڕێککەوتون کە ڕێگا پێدانیان وەرگرتووە خۆی ئامادەیە نازان کێشەکەی بە ئەساسی کە لەسەر ئەوەی بووە ئەو زەوێ کە بێگومان زێشقەکانە دەتواندرا کە ڕێپێدانی وەرگرتەوە دروست بکات بەڵندەر ئامادە بێت دەتوانی ئێستا ژەست بەکاری خۆی بکات بەڵام ئەو شوێنەی کە کێشەی هەیە کە قوتابخانەیە ئایا ڕەزامەند دەبن لەسەری ئەو شوێنی قوتابخانەی بدرێت یاننا ئەو بڕیارە بەڕاستی لە دەسەڵاتی ئێمەدانە بێگومان کە بەرز کراوە بۆ ئەنجومەنی وەزیران دەبێت چاوەڕێی ڕەزامەندی لەوێ بکرێت ئایا بڕیار دەدرێت ئەم شوێنی قوتابخانەیە ئەو زەویە بدرێت بۆ پرۆژەیە کە بیکات کەوەکو خۆی باسی کردو پێشنیار کردووە پرۆژەیەک پێشکەش بکرێت هەموو شتەکە تەختی بکرێت چون موافقة لسردي أجر مثلا موافقة لسر لا بردني همشتك نبي مثلا استا أما ورقت موافقة لا بردني مكتبك بله خلي تم تصديقش كده تصديقه مصدقة شو موافقة لسر كده إن جاء الله والله إما كشيمان بونا مسألة پشیمان بوونەوە بێگومان ئەوە کە لە 2012 پێشکەشی کردووە پێشەمە بووە بێگومان هەر کەسێک داوای بینا دەکات دەبێت لەسەر مولکێک بێت کە مولکی خۆی بێت بەحقیقت ئەمە وەکو سەرۆکاتی شارەوانی دەتوانین مۆڵەتی بینا بدەین لەسەر کە هەر هاوڵاتێک مولکی خۆی بێت بەڵام کە قوتابخانەی بێت ئەمە مولکی حکومەتە و یان وەزارەتی پەروەردەیە دەبێت لەگەڵ ئەو لای یەکلای کردبەوە ئەو دەست بە کارەکەی کردبەوە بەڵێ ئەمە لەوانەیە کەم و کوڕیەک بێت نازانم کە لە شارەوانی ئەو ڕێپێدان درا بێت شوێنی قوتابخانە کەس بووی نییە بە سەراحەت ئەمە دەسەڵاتمان نییە ئێستا هەر شوێنشتر زەویەکە قوتابخانە بێت من ڕێگە پێ بدەم مستەسمرەگەیان هاوڵاتێک بێ بیکاتە بیرە حفر ئازرا شوێن ئازرا ئەمن حەقی مەکتەب لەگەڵ کابرای نەکردیا بابێ لۆم بکاتن ئیشیم جێ بەجێ گەرمەگرێن بدات 10 ساڵت کە بیکە ئێمە 5 ساڵ ڕاوەستان هاوڵاتی حەقی خۆتە بەس کەسیش ئەو دەسەڵاتی نییە زەوی لە بۆ قوتابخانە دانرابی ڕێگە پێ بدرێت بکرێت ئەوە دەسەڵاتی خۆبت بۆ باز دەکەین ئەو پرۆژێت چکەوە بەرهێنان نێبرێ حکومەت تەرەفێک بی تێدا تەنها ئیشی شارەوانی ئەوە بووە کە مۆڵەتی بە پرۆژەکە داوەکو خاوەن زەوی دابەکان مەوجودە لە لامان یەکەم شت بەڵێنامەیان لێ وەرگیرای ئەگەر هاتوو شوقەکان لە کاتی خۆی دروست نەکرا ئیزراعاتی یا بەرامبەر لایەنی پەیوەندیدار ئامادەیان هەیە هەموو شتێک بەرامبەریان بکرێت دووەم شارەوانی کە ڕێپێدانی ڕوخانی کرد ئەگەر پرۆژەکە متەکامیل وەکو جەنابەت گوتت چۆن ڕێپێدا بڕوخێنی کاتب عەدل بابرێن لایەنی ڕەسمی حکومەتیە تێدەگەی دووەم لە گرێبەستەکەیما هەموو خاڵەکانی تێدایە هەموو شتێک تێدا ئەمە لە ڕێی پارێزەری خۆمانەوە داوا لەسەر دڵزارتان تۆمارکرا ئێمەنا خەڵکان چی دی بۆ ئێوە نەتان کردووە ئێوەشما داوای مافی خەڵکانێک کردی بە دوواداچوونیشمان کردەوەی بگەینە نەتیجە بەڵام هیچ نەتیجەی نەبوو تەنها ببوورە 3 ملیۆن ڕسوماتی لە خاوەن شوقەکە وەرگرت ئێستا زەویەکە بەناوی چێە لە تاپۆ بە خۆتانە من نارم چی بکەن لەگەڵ بەڵندەر بەداوە لە بینی خۆتان دەبێت ئایا بەو حەڵەی چارەسەری دەکرد ڕازی دەبن کێشنگۆ چارەسەر دەکرێت یان باڵەخانێکەوە بێت کێشی هاوڵاتکە چارەسەر بێت بۆ خۆت باشتر برای بەڕێز دیسان دەڵێمەوە ئێوە کە تو تەخویلت لەو هاوڵاتیانە وەرگرتووە وەکالەت بەڕێزم تەخویلی نمالک لە من بەڕێی محکەمە بدایەتی سەرەتا باز دەکەین فەسخ عقد لەگەری دەکەم لە ڕێی محکەمەی وا من ئەو نالم ئەو کابرای مافی لەسەر عەدی من بمینێ ئەوی تر لێو قسەی من قسەی هەموو خەڵکەکەی هەمووشمان ئامادەینا عقد بە معامی دەکەین فەسخ عقد دەکەین 5 ساڵ و نیو ئەم لەبەر 5 ساڵ و نیو کەتمە دەبەدراتی ناو وڵاتی خۆم 5 ساڵ و نیو تا چاوەڕی چیتر بم باشە کاک گەلزار ئێستا حکوومەتیش پشتگیری لەو خطوەکە کاڵێن تاوەرێک دروست بکە تاکو هێوا شێواش و ئێستا دەست پێ بکە لەساڵی 2 ساڵی بەس حکوومەت کتابەکەم لێ بکە کە موافقەی مەکتەبی لا دەدام دەست پێ لە شارەوانی ئەوە نەورۆسخان خۆی کردی نادی بۆ ئەنجومەنی وەزارە ئەوە هینی منەکەهات تەمام ئەجا لەسەر داواکاری ئێوە بووە بەڵێ ئێستا چاوەڕێ دەکەین ڕەزامەندی لەوێ بدرێتە ئەگەر ئەو بەڵێ ئەگەر ڕەزامەندی بدرێت لەسەر تەوای پرۆژەکە و کێشەی مەکتەبەکەش بۆ بەڵندەر چارەسەر دەبی ئەو وەختی کێشە نامینێت ئەو لە حزوری جەنابتان ئێمە هەموو بێدەنگ دەبین زۆر چاوەڕێ بکەنەتەوە هاوکاری دەبین
سقف زەمەرجیان بەس کرێکمان لۆدابین کە سقف زەمەنێکە لەوانەیە دیسان تاکید دەکەینەوە لە ڕێگەی وەزارە شارەوانی لەوانەیە لە هەفتەی ئایندا بێ لەوانەیە ماگەشتکردبی چاوەڕێ دەکەین ئەو ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران بدرێت لەسەر ئەو کۆنسێک کە وەزارە شارەوانی بەرزی کردوێتەوە. زەحمەتە دەمات و بڕیارێ لەسەر خراپکردنا خوێندنگەهێکی دەی ji ber ku çarenivîsa hezaran qutabîyan li wê xwendingehê dimîne. Lê heman demê de hejmareke zêde hemwelatiyan hene ku li benda avakirina xaniyên xwe ne. Ji wî ku li malên xwe bikarin li kêleka wan e xwendingeh bêta avakirin zarokên xwe bişîne wê xwendingehê. Îro taksî Remezan li pey çareseriyekê ji bo pirsgirêka wan digeriya. Heta siba cihekê din li gel me bimînin her şad.